ساڵ هەموو هاوڕێیان ئەمڕۆ 1/3/2020 برادران داوای ویدیۆیان کردووە هی کەناری تێرەکان ئەمانە منەوە تەسلاتەری تایە نێرومێ بەجوود ئەمە تێرەکان مەلایان نەکردوم ساڵێ بووم بڵێن ئەمڕۆ مەلایان پێچوو کەم ئاگادارن تێرێشەوە بیستن تێرەکان أنا مجبور رجل أمان ديرو جلد كان بداخل بزنير معناها أما جنريزي أما كله السلامة عنيرة أنا كنريجي يعني نريجي نريجيني رومي معناها طبعا والله ما شاء الله